خوشکە هێش و فەرموو دادەگەن. سڵام ئامۆستاجان باشی شکر. سڵاوی خواتان لێبێ خوشکە باشەکەم دادەهێش و سڵاوی خۆی گەورەت لێبێ ئینشاءالله. ئێوەی بەڕێزیش لە هەموو ئیمانداران. ئامۆستاجان وە پرسیارێک کردومە. فەرموو پرسیارەکە دادەگەن. چۆن هەیە؟ بەڵێ. ئێستا باستێکەی باوکی ژیان تاقانەیە. ئێستا حەملم هەیە، حەملەکەم ئەڵێ دوانێ و هەردووکی ژیانت کچە. بەڵام زۆر خۆم بێتاقەتم پێی زۆر زۆرسی بێتاقەتم زۆریش ئەبیرم، بەڵام هەست خواسی خۆیش دەکەم، حەمدو سەنای خوا ئەەکەم، بەڵام دائیمەن دڵم تەنگە و زۆر بێتاقەتم. کاتێکە سۆنەرم کردووە لە سەنگ هەفتەیە و توێتی کچە. بەوە دڵتەنگی کە ئەم دوانەشت هەر کچە؟ بەڵێ ئێستا لە هەردووکیانت کچە. ئەمە سەر بۆ دەکەم سال جۆ لە برای خۆت بگری بزانە چەند دڵت فەرەح دەبێ ئینشاءالله بەئیزنی خوای گەورە. وتم دوعای خێرم بۆ کە بەسکەم ئینشاءالله لای خۆی گەورە هیچی پێ ناتێ لە سەنگ هەفتەیە کردوومە بەسکەم پشت بە خۆی گەورە دانیکانم کۆڕ بێت. هەموو شتێ بۆ خوا ئاسانە، بەڵام من بۆ خوشتی خۆم ئینشاءالله لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵمان ببێنەوە ئینشاءالله لە بەریە تەلەڤیزیۆنەکەەوە بەئیزنی خوای گەورە بەشێکی پشکێکی باش بۆ خوشتی خۆم لەسەر ئەوە قسە دەکەم ئینشاءالله بزانە چەند دڵت فەرەح و خۆش دەبێت. زۆر دڵم تەنگە دائیمە، بەڵام زۆر سپاسی خۆیش دەکەم، حەمد سەنای خۆم بۆ ئەو بێتاقەت نەبم، بۆ ئەو بێتاقەت نابم کە من دڵتەنگم یانی دەستەکەم بە گریان دەست بۆ ئەو حەزم گرتم بە پیتانبارە بمیانە، بەڵام سپاسی خۆم زۆرەکەم. گوناهبار نابی بۆی کە دڵت تەنگ بێوانە، بەڵام ئینسانیش کاتێکە شتێک وەکو خۆی لێ حاڵی نابێ حەقی خۆیەک دڵتەنگ بێ، بەڵام بەئیزنی خوا من لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لە ڕواگەی عەقڵ و نەقڵەوە بۆ دڕون دەکەمەوانێ کە چەند بەرەکەتی خوان کە کۆمەلگای ئێمە بەداخەوە هێشتا ئەوا لێ حاڵی نەبووە، ئینشاءالله بەشێکی باش لە بەرنامەکە بۆ جەنابەت تەرخان دەکەم بەسەر چاوان لەگەڵمان بە. ئینشاءالله خوای گەورە لە هەردوو خێر هەردووچیان کوڕ و کچ هەمووی خێر و بەرەکەتی خوایە، یا ڕەبی خوایە بۆ ئەم خوشکە هێشووە لە کوڕ و لە کچ بەشی بدەیت. باشەکەم دادەهێش و خوای گەورە دادەگەن خوا لەگەڵ بێ سەدچیان خوا لەگەڵ بێخوا. خوشکە هێشوو فەرموود دوو کچم هەیە و حەملیشم هەبووە، سۆنەرت کردووە هەردووچیان کچن دڵت تەنگە لەبەرەوەی کە مێردەکەشت بۆ خۆی هەر تاقانە بووە. خوشکە باشەکەم دادەهێش و حەیفە من دەڵێم بەداخەوە دەبووە کە ئەگە سۆنەرەکەت کرد هەردووچیان کچ دەرچوون بیندرا هەردووچیان کچن هەر یەکسەر سوزدەیەکی شکرانە بژێیت بۆ خوا ببردایە، شەیتان لەو لاوە دەتەقی لە خەفەتانە. ئەوەی کە دڵت تەنگ دەبێ هەموو مرۆڤێک قابلی ئەوەی هەیە پێی خۆشە خوا لە هەردوو بەرەکەتەکە بەشیدا. من ئێستا ئاەتێکی قورئانت بۆ دەخوێنمەوە. خوای گەورە دەفەرمێ یەهەبُ لمن یەشاء ئیناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما. أما لسورة الشورى لقرآن جناب تام سنوي خوانوا فما خوای گەورە بە هەدیە و دیاری بە بەخشینی خۆی دەبەخشێ بە هەندێک ماڵ بە هەندێک ژن و پیاو دەبەخشێتی ئیناثا کچیان پێ دەبەخشێ. سبحان الله خوا یەکەم جار باسی کچ دەکات. دەفەرمێ ئەو کەسانی کە خوای گەورە دیاریان پێ دەبەخشێ بە زۆرێک لە خێزانەکان کچیان پێ دەبەخشێ. ها کچی پێش کوڕ خست بە هەندێک خێزان هەیە بەس کچیان پێ دەبەخشێ، دیاریەکەی خوا حکمەتی خوا لەوەدایە بەس کچیان پێ دەبەخشێ. ويهب لمن يشاء الذكور هەندێک ماڵیش خوای پەروەردگار بە حکمت و کاربەجێیی خۆی کە بەس بۆ خۆی دەزانێت چی بۆ ئێمە باشە بەس کوڕیان پێ دەبەخشێ، هیچ کچێکیان نابێ، هیچ کچیان نابێ بەس کوڕیان دەبێ. جا لێرە خوای گەورە تەرازۆکەی ڕاست کردەوە، یەکەم جار ڕێزی کچانی گرت کچەکەی پێشخست بۆ ئەوەی کە کوڕ و کچ فەرقی نەکرێ ئەلفلامێکی دا بە الذكور بەڵام ئەلفلامی نەدا بە ئیناثا. بۆیە دیاری یەکەم کچان دیاری یەکەمی خوای پەروەردگارن بۆ دایک و باوکەکان. ئێمە ئەم قورئانێکی ئێستا ئەم شەو بەس باسی قورئانم بۆ کردن ئاگامان لەوە بێ ئەم ئاەتی قورئانە ئەمە ئیمانی تۆ تاقی دەکاتەوە. ئەو کاتێک کە هەر کچت بوو بڵێ یا ئیلاه العالەمین تۆ لە قورئانەکەدا فەرموود ئەم دیاریە کچانە بۆ من باشن، یا ڕەبی خوا تەسلیمم بە تۆ حەمد و سەنا بۆ تۆ وەکو تۆ ئێساڵی حەمد و سەنای خوا دەکەم، یا ڕەبی خوا سوپاست دەکەم مادام لە لای تۆ بڕیار دراوە من بەس کچم ببێ ئەوە دیارە بۆ من باشە، بەخوا ئەوە بەس بۆ من باشە. هیوا هەیە بەس کوڕی دەبێ هەموو جاکە کوڕی دەبێت تۆزە دەمولیچیان بەیەکاتەوە خۆزگە کچێکمان بووە نا سواسی خوا بکە بڵێ پەروەردگارە مادام تۆ بڕیارتدا دیاری و هەدیەی تۆ لەلایەن تۆ بڕیاری لێدراوە کە من بەس کوڕم ببێ یا ڕەبی خوا سوپاست دەکەم حەمد و سەنا بۆ تۆ داواشن لێ دەکەم ئەمە گوناه نییە داوا لێ دەکەم یا ئیلاه العالەمین ئەی ئەو کەسەی دیاریەکان هەر خۆت دایان بەخشی ئەم منداڵە
هەموو کەون و کائینات هەرچی زانا هەیە هەرچی دکتۆر هەیە هەرچی پسپۆڕی ژنان و منداڵبوون هەیە هەمووی هاوکاری یەک بن بۆ ئەوەی منداڵێک کوڕێک یان کچێک بە یەکێک بەخشن نییە و نابێ ئیلا ئەڵڵا نەبێ سوبحانەه وتەعالە ئیلا ئەڵڵا ئەو ئەڵڵایە بەلایەوە ئاسانە و پێشی خۆشە لێی پاڕێەوە یا ڕەبی خوا کچم زۆرە حەز دەکەم کوڕیشم ببێ کوڕم زۆرە حەز دەکەم کچم ببێت جا لە قورئاندا دەفەرمێ ئەو یوزەویجهم ذوکرانا وئیناثا تەقسیمەکەی خوا ئەوایە ماڵی وا هەیە لە کوڕیش دەیداتێ و لە کچیش دەیداتێ لە ئاخریا دەفەرمێ وەیەجعەل من یەشاء عەقیما هەندێک کەسیش هەیە پەروەردگار بە حیکمەتی خۆی بەخشینەکەی ئەوەیە کە هیچیان پێ نابەخشێ عەقیم دەمت داخرا ڕەحمەکە دادەخوا سبحان الله هەرچی دکتۆری دنیاە عیلاجی دنیاە هەرچی شتە بیکەن ئەم عەقیمە ناکرێتەوە ئەم ڕەحمە مناڵ وەرناگرێ نایبێ سبحان الله ئەمەش بە بەخشین دانراوە کەواتە خوشکە هێش و مسلمانانی بەڕێز هەمووتان ئاگاداری ئەو حەقیقەتە بن ئەگە خوا بەس کچی دایتێ ئەوە دیاری تۆ لە ئاسمانەوە دیاری کراوە تۆ بەس کچت دەبێت ئەمە هەدیەکەی تۆیە بڵێ خوا سپاس بۆ ئەم هەدیە جوانەکە بۆ ئەم کچە جوانانە هیوایە بەس کوڕی دەبێت هەدیەکەی تۆ بەس کوڕە هیوایە هەردووچیانی دەبێت تەقسیمەکەی خواوایە تۆ هەردووچیان بۆ دانراوە ئەوەی کە هیچیشن نابێت نەڵێ وەجاخ شوێرم نەڵێ هیچم نەبووە بەشەکەی تۆ نەبەخشینەکەی خوایە یعنی نەبەخشینی خوا بەخشینە عەقیمیش ئەوەی کە نەزۆکە و هیچی نابێ ئەوەش خوا پێی بەخشیوە بۆ چونکە بڕیاری خوایە بڕیاری خوا نەبەخشینەکەشی بەخشینە قەت دڵت تەنگ نەبێ بە ئیزنی خوای گەورە بۆیە خوات و هێش و بە قسەی برای خۆت بکە خوشکە باشەکەم ئەم شەو هەستە 100 جار سوپاسی ئەڵڵا بکە سوزدەی شکر بەرە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی کە لە ڕەحمی منایە سۆنەر دەری خستووە کوڕ و هەردووچیان کچن بۆ تۆ ئاسانە یەکیان کوڕ بێ بۆ تۆ ئاسانە هەردووچیان بن بە کوڕ یا ڕەبی خوایە گیان چی بۆ من باشە بۆ دنیا و قیامەتمان بۆ من و مێردەکەم و منداڵەکانم یا ڕەبی خوای ئەومان پێت بەخشی سوپاست دەکەم لەسەر هەر بڕیارێک کە تۆ دابێتت عەرزم کردن ئەمە قورئانە ئێمە قورئان بێنین ماچی کەین لە باوەشی بگرین بۆی بگرین بیخوێنینەوە بەقەدەر ئەوەندە نابێ عەمەل بەم ئاەتە بکەیت هەر کچت بوو دیاری خوایە هەر سوپاسی خوای لەسەر بکە ئەوە دڵنیا بە یەقینت هەبێ ئەم کچانە بۆ تۆ مای ڕەحمەتن پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ باوکی کچان بوون ئیمامی ئەحمەد دەفەرمێ قورئان بخوێنەوە پێغەمبەران باوکی کچان بوون شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەس کچی هەبوون یوسف بەس کچی هەبوون هیچ کوڕیان نەبوون ئەوانە پێغەمبەری پایەبەرزی خوان بەڵام بەخۆی کچەکانەوە ئەوەتانێ کچەکانی شوعەیب لەگەڵ موسا پێغەمبەرە ناویان دێ لە قورئانە زۆر جار بەڕێزان تۆ بەهۆی کچەکەتەوە تووشی زاوایەکی پیاوانەی دیندار دەبی کە ئەو زاوایە ئەو کوڕە 100 قاتی کوڕی خۆش بەخوات بۆت باش دەبێت کچی وا هەیە سەربەرزی دنیا و قیامەتت دەکا ڕۆژی 100 جار خەڵک دەڵێ هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێت کە ئەو کچەی لێ بووە بەڵام وەڵڵەهی بەڕێزان کوڕی وا هەیە سەرشۆڕی دنیا و قیامەتت دەکا فیتنەت بۆ دەنێتەوە چەند کەس هەیە کوڕی هەیە ڕۆژانە بە دوی سوڵح و سەڵاحەتیەوەیەتی دادەهێش و سەیە کە بە چاوی عەقڵ ببینە ورد بەوە تەماشاکە چەند کەس هەیە گرفتاری دەستی کوڕە ئەوەش کە کوڕی هەیە دەبێت دوعا بکە بەس دوعای چی بکەین ئێمە ئەگە حەملت هەبەوە پێش ئەوەی سۆنەر هەشتێ بکەی بڵێ یا ڕەبی خوایە ئەوەی پێم دەبەخشی ئەولادی ساڵح بێ دوعا بکەی زۆر باشە بڵێ قوڕەت عین بێ یا ڕەبی خوایە سۆمای چاوانم بێ خوایە چاوم پێی ڕۆشن بێ یا ڕەبی خوایە دیندار و خواناز بێ خوا بەهۆی ئەم منداڵەوە لە ژیان و دوای مردنا ڕەحمەتم بۆ بێ زەحمەتم بۆ نەیە و لەعنەتم بۆ نەیە هیوا هەیە بە حیاتی خراپەی بۆ خەڵک نەبووە کەچی خەڵک تفو نەعلەتی لێ دەکات لە ڕوویەوە بۆ بەهۆی کردارە بەدەکانی منداڵەکەیەوە ئێمەش زمانمان خراپە خەڵک ڕات و ئای ڕووی باوکی ڕەش بێ ڕووی دایکی ڕەش بێ بەداخەوە کەوا شتێکی زۆر زۆر خراپە دایک و باوک فەقیرە چی لەوە بکە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کوڕەکەی بەبێ ئیمانی مرد بەڵام شوعەیب کچەکەی دا بە موسا پێغەمبەر و لە قورئانە هەموو ڕۆژە دەخوێندرێتەوە بۆیە ئینشاءڵڵا زۆر دڵشاد بێ خات و هێش و ئەگەر ئەم دوانەش هەر لە دایک بوون کچ بوو دوانی کەشت بوو هەر کچ بوو تو بەردەوام لە خوا پاڕێەوە ئێمەش بۆ دەپاڕێنەوە یا ڕەبی خوایە خات و هێش و هەموو ئەوانەی کە هەر کچیان هەیە لە دەرگای ڕەحمەتی تۆ کەس ناومێن نابێ یا ڕەبی خوایە کوڕێکی بە ڕەحمەتیشیان پێ ببەخشی ئەوانەی بەس کوڕیان هەیە و دڵیان خۆشە بە کچێکیش بیان بێ یا ئیلاهە العالەمین بۆ تۆ زۆر ئاسانە خوایە دڵی ئەوانیش خۆشکەی لە کچیش بەشیان دەی بەڵام بڕواتان هەبێت تەقسیمەکە دیاری کراوە لە لای خوای پەروەردگار دوعای خێریش زۆر باشە بۆ خوا کول فەیەکوونێکە دەست بەجێ کوڕێکت پێ ببەخشێ بۆت ئاسانکە دوعای خێر بکە سەدەقە بکە بەڵام حەیف بەداخەوە حەیفە بۆ ئافرەتێکی موسڵمان کاتێک کە زانی حەملەکەی کچە دڵی ناڕەحەت بێ
بەڵام دوعای خێرەکە مانیع نییە ئیشەڵە تۆ گوناهبار نەبووی چاوەڕێ بکە ئەم کچانە دەبنە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا بۆتان.